دوێنێ شەو ڕووداوێکی ناخۆش لە شارۆچکەی چەمچەماڵ ڕوویە پاشەوەی تۆمەتبارێک ئەچێتە وێزگەیەکی بانزین دوای ئەوەی کە کارمەندەکە هاوکاریە کات و بانزینی بۆ تێکات داوای پارەی لێکات دیارە ئەم نکۆڵیەکە لەوەی کە پارەی باتێ و شتێک لە بینیان دروستە بێ بەوەی کە ئەو بێ پارە نایەت و کارمەندەکە ژیارەوێ پارەی لێستێنێ لە ناکاو تۆمەتبارەکە دەمانچە دەرێنێ و فیشەچەکەنێ بە و کارمەندەی وێزگەکەەوە دواتریش وەک لە گرتە ڤیدیۆیەکانی شاد دەرەکەوێ ئەو کارمەندە ئەوێ لە دەستی هەڵبێت و بڕوا بەوەی کەیتر تەقەی لێ نەکا و وازی لێبێنێ بەڵام تۆمەتبارەکە ئەچێتە ئیدارەی وێزگەکەەوە لە ئیدارەی وێزگەکە شافیشیکی پێوەنێ و ئەو پارەی کە لە چنجی کارمەندەکەی وێزگەکە دەریێنێ و ئەڕوات پاشەوەی کە پۆلیس و سەرجەم دەستگاکانی تر ئاسایشیش ئاگادار کرانەوە بە ڕووداوە زۆر چالاکانە زۆر بەوەی کە هیمەتێکی گەورەیان کرد کە لە دەستپێکی تاوانەکەەوە تا چواری بەیانی ئاسایش و پۆلیسی چەمچەماڵ و پۆلیسی فریاکەوتن و بنکەی شۆڕش لە هەوڵدا بوون بۆ دەزگیرکردنی ئەم تۆمەتبارە چواری بەیانی ئەم تۆمەتبارە دەستگیر کرا پشکنین بۆ ئەو ماڵە ئەنجامدرا کە تیاما بووە دەستگیرا بەسەر دەمانچەیەکی جۆری تۆکاریف کە نۆخۆرە لەگەڵ ئەو ماتۆرسگیلی کە پێی بووە لە تاوانەکە لەگەڵ یا پاش ئامادەکردنی بۆ بەردەم دادوەری لێکۆڵینەوەی چەمچەماڵدانی ناوە بە تاوانەکە ئەوەی کە گرنگە ئەم تۆمەتبارە ماوەی مانجێکە لە شاری چەمچەماڵایە خۆی خەڵکی شارۆچکەیەکی ترە و ماڵی کەسێکی نزیکی لەوەیە بە پێی وتەکانی خۆی چەند جارێک شۆتەوە وێزگەیە ئەو ئێوارەیەش کە چووە بڵێن دوێن ئێوارەش کە چووە زانیوێتی کەچۆڵە و تەنها ئەو کارمەندەی لێە دەمانچەکەی لە کەلار کڕیوە بە هەژ وەرەخە و ئەڵێ ماوەی 2 مانگە پێمە لەگەڵ ئەم کەسە پاژەوەی ئێمە لێکۆڵینەوە کردووە چەند جارێکی لەسەر تاوانی شەڕکردن و هەڵکوتانە سەر خەڵک گیراوە و بەر بووە کە ئەوە تەسبیتەکە کە پێشینەی هەیە لە ئێستادا بە بڕیایی دادوەر بەندە و لێکۆڵینەوە لەگەڵ یا بەردەوامە دیارە بە پێی مادەی 406 کە کوشتنی بە ئەنقەست و عەمدە دەزگیر کراوە و لێکۆڵینەوەی لەگەڵ ئەنجامین